نسبەت هاتوچۆ هەن هاوڵاتیان تەرکیزیان نییە لەسەر پەڕینەوە لە شوێنی دیاریکراو و هەمیش شوفێرەکانمان یعنی خێراییان کەم ناکەن لە کاتێکەوە دەبینن هاوڵاتی دەپەڕێتەوە و لە هەمان کاتیشدا تەڵەبەکان من بەخۆم تەڵەبم بینیوە کە لەبەرەوەی ڕەنگە لە قوتابخانەی ئەو ڕۆشنبیریان فێر نەکردبنکەوە شوێنی پەڕینەوەکان چۆنە لە شوێنێک بپەڕنەوە. لێرەدا دەتوانین بڵین لە شاری هەولێر خاسەتەن هەموو یاساکان جێبەجێ کراوە دانراوە پردی هاتوچۆ و خەتی پەڕینەوە و بەڵام خەڵک بە شێوەیەکی گشتی ئەم یاسانە پەیڕەونەکە لە ڕووی تەنبەڵی خۆیەوە کە تااقەت ناکە بەسەر پردەکە دەسەرکەوێ بە جادەکەدا بە هەڵاتن یعنی ئەنی شۆفێرەکەش تووشی مشکلە دەکات چەند جارەوە هەیە کابرا لەوانەیە بە زۆر خۆی بگرێتەوە لەوانە تووشی حادیسە بێ تووشی زیندانیش دەبێ ماڵی خۆش کاول دەبی لەسەر چ لەسەر تەنباڵی کەسێ هیوادارم لە هەموو شارەکانی تریش وەکو هەولێر گرنگی پێ بدرێ و ڕێنەمایەکانی هاتوچۆ بە پێویست دابنرێ. پێویستە مەسەلەن لە منداڵکە دەڕواتە قوتابخانە لە سەرەتایەوە فێر بکرێن چۆنیەتی پەڕینەوە لە ژۆستەکان یان بەرزە پرداکان مەسەلەن